ماوەی مانگێکە ساڵی نوێی خوێندن لە قوتابخانەکان دەستی پێکردووە، بەڵام زۆرێک لە قوتابخانەکانی سنووری ئیدارەی سۆران تاوەکو ئێستا گرفتی پەرتووچیان هەیە و زۆرێک لە قوتابیان پەرتووچیان پێنەدراوە. دیارە تا ئێستا پێداویستەکانی پەرتووک بڵێن قوتابخانەوەکو پەرتووک تا ئێستا هەموو بەدەست ناودەکانی خوێندن نەگەیشتون. پشێویەکی دروستکردیە لە هۆڵەکانی خوێندن. ئێمە ڕۆژانە دەرس ئەڵێنەوە قوتابی کە کتابی پێنەگات مامۆستا نازانێت چۆن دەرسی پێ بڵێت و چۆن واجبی بداتێ. لە ڕاوشەیەک ناخی قوتابیان دروست بووە کە ئەمە جێگەی نیگەرانی ئێمەی وەکو ئێشتی مامۆستایانی کوردستان دەبوایە حکوومەت لە پلانی خۆیدا ئەم بابەتی بەجددی ئیش لەسەر کردبایە. ئێستا هەندەوە لە 15ەوە دەرگاکانی قوتابخانە کراونەوە، قوتابیان هاتون مامۆستایان مباشەڕیان کردوتەوە بە پەیوەندیەکەوە بە قوتابخانەکانی خۆ دەرسیان گوتەوە. ئەوە زیاتر لە 2 هەفتەیە دەرس ئەڕوات قوتابی دەرس ئەخوێنێ، بەڵام منهەجی لە بەردەست نەبووە، وەکو گرفتێک ئێستاش بەردەوامە. بەداخەوە دیتمان کە ئێستا لە زۆربەی خوێندگاکان بەهۆی نەبوونی کتێبەوە کێشەیە کە دروست بووە هەم لە لایەنی دەروون هەم لە لایەنی زانستیەوە کە خوێنکار ناتوانێتن بتوانێت بە شێوەیەکی ڕێکوپێک زانستەکە وەربگرێتن. تەمەن ئەمەش سلبیاتێکی خراپ لەسەر خوێنکارەکانە بیتن، هەم لە ڕووی دارایی و هەم لە ڕووی دەرونیشەوە. لەوانەیە خانەوادەکانیان کە سوکاریان پەنابەنە بەرمەلزەمە یان بۆ ئیستیساق کە ئەمەش بارگەرانەیە کە لە سێران دروست دەبین. ئەگەرچی وەزارەتی پەروەردە بڕیاریدا لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن تەواوی پەرتووکەکان بە قوتابخانەکان بگەیەنێت، بەڵام تاوەکو ئێستا ئەم گرفتە چارەسەر نەکراوە. ئەمە سەرەڕای ئەوەی زۆرێک لە قوتابخانەکان گرفتی کۆنی بینایان هەیە. وڵا لە هەموو پۆلەکان لەوانەیە تاکتاکە هەبیتن، بەڵام بەسەر جەمی دەکاتە برێ سەتابیستی نهاتیە هەتا ئێستا. ئەمە ڕۆژانە گروپمان هەیە لە پەروەردەی سۆران متابعە دەکەین، هەر پەرتووکەک بگات دەرحال دەچین وەردەگرین و دابەش دەکەین بەسەر قوتابیان. من بەخۆمەک بەڕێوەبەر لە قوتابخانەی کۆنم هەبووی ترم هەبوو توانیم سەدی ئەوەکان بکەم بتوانم جێبەجێ بکەم، بەڵام قوتابخانە دوورەکان بە ئاسانی پێیان ناگات. کەمی کتاب یاخود پەرتووک لە قوتابخانەکان بەگشتی بۆ ئەو ساڵەکە تا ڕادەیەک بەڕاستی ینی پەرتووکەکان بە کەمی هاتیە لە هەندێک شوێنان لە ١ لە هەندێک شوێنە ١ و لە هەندێک شوێناژیش لە ١ بێگومان لێرە کاریگەری هەیە لەلایەنی نەفسی قوتابی، لەلایەنی دەرونی، لەلایەنی پەروەردەی. ئەم ساڵی خوێندن 1,800,000 قوتابی هەن، 130,000 مامۆستای هەمیشەیی و 21,000 مامۆستای وانەبێ جوانە دەڵێنەوە. بەڵام گرفتەکان لە کەمی پەرتووک و خراپی بەشێک لە قوتابخانەکان گرفتن لە بەردەمی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان. ئازاد وەمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.